23 ساڵی 1991 کۆچی دوایی نووسەر و شاعیر و کەسایەتی نیشتیمانپەروەری کورد بورهان حاجی محەممەد عەبدوڕەحمان کە نازناوە شیعریەکەی جاهید بووە، شاعیرێکی دیار و خاوەن پەیام بۆ و هەستی نیشتیمانپەروەری و بە گشتداچوونەوەی ستەم و نادادی کردوتە کرۆک و ناوەڕۆکی شیعرەکانی. ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بووە. لە 14 ساڵی تەمەنیەوە دەستی کردو بە نووسینی شیعر و بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و تورکمانی بەرهەمی شیعری هەبووە و 3 دیوانی شیعریشی چاپکراون. 23 ساڵی 2015 کۆچی دوایی مەلیک عەبدوڵڵای کوڕی عەبدولعەزیزی ئال سەعود پاشای شەشەمی مەملەکەتی سەعودیە لە تەمەنی 91 ساڵیدا نازناوی خادیم الحەرەمەینی بۆ خۆی هەڵبژاردبوو. دوای کۆچی دوایی مەلیک فەهد لە ساڵی 2005 جڵەوی حکومڕانی ئەو وڵاتەی گرتوتە دەست. دووەم منداڵی نێرینەی مەلیک عەبدولعەزیزی سەعودیە بووە. مەلیک عەبدوڵڵا بن عەبدولعەزیز ساڵی 1924 لە شاری ڕیاضی پایتەختی سەعودیە لەدایک بووە. هەمان ڕۆژ بەیعەت درا بە سەلمان بن عەبدولعەزیز ئال سەعود بۆ جێگرەوەی ناوبراو. مەلیک عەبدوڵڵا بن عەبدولعەزیز بە یەکێک لە دۆستە نزیکەکانی ئەمریکا و پارێزەری بەرژەوەندی ئابووری و سیاسەکانی ئەمریکا دادەنرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بە تایبەت دۆستێکی تایبەت و نزیکی جۆرج دەبلیو بۆشی سەرۆک بوو. ساڵانە دیدار و ئاڵوگۆڕی خەڵاتی گرانبەها لە نێوانیاندا ئەنجام دەدرا. دژایەتیکردنی بەشێکی زۆر لە گروپە ئیسلامی جیهادیەکانی کردبووە ئەجێندە و بەرنامەی خۆی. لە کاتێکدا خەڵاتی مەلیک فەیسەڵی نێودەوڵەتی وەرگرت بوو لە پای خزمەتەکانی بۆ ئیسلام. مەلیک عەبدوڵڵا بن عەبدولعەزیز بە یەکێک لە دەوڵەمەندترین و سەرمایەدارەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرا. زۆربەی زۆری داهاتەکەی لە بانکە ئەمریکی و ئەوروپیەکاندا دانابوو. لە گەنجیدا خولەی ڕاو و شکار و ڕابواردن بووە، بە تایبەت ڕاوکردنی باڵندە و گیاندارانی تر بە 2 بازە گرانبەهاکەی خۆی.